ئەو کارە چی بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەوەی بڕوا بۆ نوێژی جەژنی ڕەمەزان ئەنجامیەدا. لە فەرمودەیەکی دروستدا کە ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوایە لێبێ دەگێڕێتەوە، پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەوەی بڕۆیشتایە بۆ نوێژی جەژنی ڕەمەزان خورمایە خوارد. وەکو ئاگادارن کۆمەڵێک سونەتمان هەیە لە پێش نوێژی جەژن و کۆمەڵێک سونەتیش لە دوای نوێژی جەژن. خواردنی خورمایەکێکە لە سونەتەکان. پسپۆڕانی زانستی خۆراک ئێستا پێمان ئەڵێن خواردنی خورما پێش نوێژی جەژن کۆمەڵێک سوودی باشی هەیە. لەوانە لەبەرەوەی پرۆتین و کانزا و کار و ڕشاڵێکی باشی تایە وزەیەکی زۆر باش دەداتێ، چکە لەو ڕۆژەدا تۆ وزت پێویستە. لە هەمان کاتا ڕیشاڵێکی باشی تێدایە لەبەرەوەی خواردنێکی زیاترە خۆی جیاواز لە ڕۆژەکانی تر لەوانەیە گەدەن ناڕەحەت بێ، بۆی ئەمە ڕێگری لەو کارە ئەکا و نایەڵێ قەبزش بی. لە هەمان کاتە خواردنی خورما والیەکە بیرەوەری و تەرکیزت باشتر بێت. بۆی ئازیزمان هەر شتێکی فەرموو بێ حکمەتی تێدایە و تۆش ئەم سونەتە جێبەجێ بکە و لای خۆت بڵاوی بکەرەوە. سمارت وەرچەرخانە.